لە دوای بانگی بەیانی ڕۆژی دووشەمە بەوتەی پۆلیس چەند چەکدارێکی نەناسراو چوونەتە سەرماڵی هاوڵاتیەک لە گەڕێکی ڕزگاری شاری کەرکووک. پۆلیس دەڵێت چەکدارەکان دەموچاوی پیاوی ماڵەکەیان بەستووەتەوە و بە چەقۆ هاوسەرەکەیان کوشتووە. کەسوکاری ئەو ژن و مێردەش بە NRTیان وت کێشەیان لەگەڵ هیچ کەسێکدا نەبووە. دوای مەلا بەنگدان چوونەتە ژوورەوە سێزەلا من ئاڵێ هاواری کردو ژنەکان سەر بڕیەوە خۆشی زامدارە وایان زانەوە خۆشیت نەماوە لە بەرەوە وازیان لێهێناوە پارەداریش نییە بڕۆ ماڵەکەی 200,000 نادۆزیتەوەست. ئەمە کۆمەڵێک دز و جەردە پەیدا بوونە هەرێکی هەر 4-5 نەفەریان لە ناو پترۆڵێکە ئەیتە هەرێکیان بە ناوەی حیزبێکەوە بە ناوەی لایەنێکەوە بە ناوەی کەسێکەوە لە ناو شارەکەی ئەسوڕێنەوە بە ناوی مەسئولێک و ناو شارەکەی ئەسوڕێنەوە تعدا لە خەڵکەکان ئەچنە سەر ماڵی خەڵکە کوژن خەڵکە بڕن. پیاوەکە بەڕێوەبەری ژمێریاری گەنجینەی چەمچەماڵە بەڵام هاوسەرەکەی ژنی ماڵەوە بووە و 6 ساڵ لەمەوبەر هاوسەرگیریان کردووە. بەڕێوەبەری بنکەی پۆلیسی عوروبەی کەرکووکیش دەڵێت تا ئێستا هیچ سەرەداوێکیان لەسەر ڕووداوەکە دەست نەکەوتووە بۆ لێکۆڵینەوەش هاوسەری ژنەکەیان دەست بەسەر کردووە. ما ژن و پیاوێکیان لە ماڵ بوونا سەعات 6 حەسەبی دەعای پیاوەکە سەعات 6 هاتوونە دوای نۆژی بەیانی 3 کەس هاتۆتە ژوورەوە پیاوەکەیان بەستاوەتەوە و ژنەکەیان کوشتووە. چێ لە وایە جارێ بۆمان ڕوون نەبووەوە ئایا قسەی پیاوەکە ڕاستە یان خۆیەتی. ئەو هاوڵاتیانەی لێرە وەستاون هۆکاری ئەم جۆرە ڕووداوانە دەخەنە ئەستۆی دەستگا ئەمنیەکان. بەوتەی ئەوان لە ماوەی مانگێکدا 4 جار لە گەڕێکی ڕزگاری هێرش کراوەتە سەر ماڵان و بڕێک پارە و ئۆتۆمبیلێک دزراون بەڵام دەستگا ئەمنیەکان نەیانتوانیوە ئەنجامدەرانیان دەستگیر بکەن. ئاسو ئەحمەد NRT کەرکووک.